لەگەڵ دەستپێکردنی هێرشی چەکدارانی داعش لە مانگی 6 ساڵی ڕابردوو لە قەزای داقوق کاکەیەکانی ئەو ناوچە وەک کەمایەتێکی ئاینی کەوتنە بەر مەترسی هێرشی چەکدارانی ئەو ڕێکخراوە. کاکەیەکان بۆ بەرگریکردن لە خاک و ئاوی خۆیان دەستیاندایە چەک و لەسەر ویستی کاکەیەکان لە ماوەی ڕابردوو فەوجێک لە لیوای نۆی وەزارەتی پێشمەرگە بۆ ئەو کەمایەتیە تەرخان کرا. درێژی جەفاکە لەگەڵ کاکەیان نزیکەی 15 کیلۆیە، ئەم 15 کیلۆیە ئەگەڕێتەوە تاکو دێی ئەلبومەحەمەد و دێی کۆبانی کاکەی لە خوارەوە. هەردوێنێ شەو گوندی زەنقڕ بردومان کرا بە هاون و خەڵکەکە خەڵکی سبیل ناچار گوندەکەیان بەجێشت و ڕایان کرد. دروستبوونی ئەم فەوجە لەو کاتۆ کە دروست بووە کاکەکان ئەوانشی کە هەڵهاتبوون هەنێکیان هەڵهاتبوو لەوارەی نزیک بوون لە سنوورەکانی داعشەوە ئێستا گەڕانتە شوێنەکانی خۆیان. لەگەڵ هێرشی پێشمەرگە و کۆنتڕۆڵکردنی چەند گوند لە سنووری کاکەیەکان هێزەکانی پێشمەرگە سەنگەریان بەرامبەر بە چەکدارانی داعش لێداوە و فەرماندەکانی پێشمەرگە ئاماژە بۆ دەدەن کە تا ڕادەیەکی زۆر مەترسی لەسەر کاکەیەکان نەماوە و ئەوان دڵنیایی تەواو بە کاکەیەکانی دانیشتوی سنووری داقوق دەدەن. ناڵی مەترسی لەسەر چووکە پێشمەرگە لەویە و هەر شوێنش پێشمەرگی لێبێت بە دڵنیایی مەترسی نابێت، بەڵام سنوورەکانی نزیکە لەگەڵ ئەلبومەحەمەد کە هەر ناوچەیەکی تی کاکەی و تعریب کراوە کە ئێستا تیرۆریستانی داعشیان کردویانتە مۆڵگەی خۆیان زەگڵاوەیە کە هەر ناوچەیەکی تری هاوسنووری ئەلبومەحەمەدە گوندی سمودە سەبع نیسانە هەردوو دالسەکانە تەپەی دووسەرە و ئەتا ڕۆتە خوارەوە بەرەو ناوچەی غێدە و تەلمەداین بە سنووری شاخی حەمرین. گوندەکانی کۆبانێ و زەنقەر و عەلیسەرای و تۆبزا و سێوەڵا هێشتا لە مەترسیدان و خەڵکی ئەو گوندانە داوا دەکەن وەزارەتی پێشمەرگە زیاتر بەهانایەنەوە بچێت و مەترسی چەکدارانی داعش لەسەریان دوور بخاتەوە. ئەوە ئاڵای داعشە، ئەو گوندەکان داعشە. داعشە تێ بۆ لە زەویەکانمان ئێمەشینن دیفاع لە زەویەکان خۆمانێکی. لە گوندی سێوەڵە کە تەنیا 6 ماڵە و 6 برا تێدا دەژین بە تەنیا چەکیان هەڵگرتووە و بە دروشمی لێرە ناڕۆین تا دەمرین بەرەنگاری چەکدارانی داعش وەستاونەتەوە. چەکیان بەدەستتان کاک بڵاوی لەکەن. ئێمە هاتوونە ناو جگی داعش بۆ بابردن بۆ شێوەیە، یان هاتوونەتە سێ گۆشەیەکە بچوونێتە ناو ئەو سێ گۆشەیە. ئەم پەرۆفەرمان بۆم ڕێژ کراوە. ئەو گوندە کاکەیانە لە ئەمساڵدا بەرهەمی کشت و کاڵیان بە ڕێژەیەکی کەم دەبێت و لە هەندێک گوندی کاکەیەکان بە هیچ شێوەیەک ناتوان بەرهەمی خۆیان هەڵبگرنەوە چون زەویە کشت و کاڵیەکانیان لەلایەن چەکدارانی داعشەوە چاوەدێری دەکرێت. ئاڵا و شیار NRT قەزای داقوق.